تێگەیی و شیوەنی ئەمڕۆ دا سبەی شایی بکە، پێگەی و دەروێشەدا سبحەی شاهەنشاهی بکە. نوری عمری سەرفەکە بۆ کەشفی تاریکی لە خەڵ، وەک چرا هەرکەس بە شۆخی مەجلیس ئارایی بکە. ئەر لە دنیا چاکەیە سادر بوو تەفرەی پێ نەخۆیی، ڕووسپی هەڕ و ڕەشە گەر بێ سەدا زایی بکە. بۆ دوکانی مشتەریگر حەولەدا کاڵە فرۆش، دینی وا دێنێتە قیمەت خواجە ئەعزایی بکە. ڕەم دەکا حەتا لە میهر و مەهجونون ئادابی عیشق، سێبەری لێبارە هەرکەس مەیلی تەنیایی بکە. با حەقیشی بێ لە بۆ مەنسوور ئەنە الحەق حەق نییە، شێتیە مەجنون ئەگەر بێ نازی لەیلایی بکە. زوشت و ناشرینە پیر ئەمما چ شیرینە ئەگەر، چاوی خونباری نەدامەت ڕیشی خورمایی بکە. دڵە ئیدراکی حەقیقەت بێ بەشە بێداغی عیشق، دڵە ئیدراکی حەقیقەت بێ بەشە بێداغی عیشق. مەحویە دانا دەبێ بەم چاوە بینایی بکە. بەناوی خی بەخشندەی میهرەبان، ئازیزان و خۆشەویستانی بەرنامەی چامە ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد. خۆم بە خۆشحاڵە زانم کە لە ئەڵلقەی چینۆی بەرنامەی چامە بە ئێوەی ئازیز و خۆشەویست ئەگەمەوە. هاوڕێ لەگەڵ مامۆستای بەڕێز و خۆشەویست دکتۆر تەحسین حەمەغەریب، مامۆستای زانکۆ، لەگەڵتانین بۆ گفتوگۆکردن لەسەر تەوەری ئەم جارەمان. گومانی تیانە خۆشەویستان کە احتیاجات و پێداویستیە جۆر بە جۆرەکانی ئینسان هەر لە مادی و معنەویەکان و دوجاریش فیزیکی و فسیۆلۆژی و ڕۆحیەکان ئەوەندە زۆرن کە بەڕاستی نایەنە ئەژمار، بەڵام ئەکرێ ئێمە باس لەو احتیاجات و پێداویستیانەی ئینسان بکەین بە ئەدەب و ژانرە ئەدەبیەکان کە چۆن ئەتوانن ئەو فەراغە ڕۆحیە قوڵەی مرۆڤ پڕ بکەنەوە لەلایەک و لەلایەکی دیکەشەوە، چۆن ئەتوانن ڕۆڵیان هەبێ لە کاریگەری بزاوت و جوڵە ئینسانیەکانی ئینسان. بە ناوی ستافی بەرنامە و ئێوەی ئازیز و خۆشەویستەوە زۆر بەگەرمی بە خێراتنی مامۆستای بەڕێز دکتۆر تەحسینەکەم، یاخوا بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. زۆر سپاس، مەمنونم. دکتۆر تەحسین، من حەزەکەم هەر لەو وەکۆڵێ بابەتەوە بچمەنە و بەرنامەکەەوە کە گومانیتیانە احتیاجاتەکانی ئینسان بە شێوەیەک ئەوەندە زۆرە کە ئینسان بەڕاستی بۆی نایەتە ئەژمار و ناتوانین وەکۆڵێ پۆلێنیان بکەین، بەڵام ئەکرێت باس لەوە بکەین کە ئایا احتیاجاتی ئینسانی ئەم سەردەمە بە ئەدەب چییە و ئەدەب چ ڕۆڵێک ئەگێڕێ لەوەی کە ئینسان بتوانێ کەسایەتیشی متەوازین و ممارەسەیەکی ئینسانیانەی خودی ئینسانیانەی خۆی بکە. زۆر سپاس بۆ بەرنامەکەتان، زۆر سپاس بۆ ستافی بەرنامە. ڕۆماننووسی فەڕەنسی بەناوبانگ مارسیل پرۆست کاتێک خەریکی نووسینی ڕۆمانە درودێژەکەی خۆیەتی بە هاوڕێکەی ئەڵێ باوکی پزیشێکی ناودار بووە، ئەڵێ تۆ بڵێ ئەم ڕۆمانەی من، ئەم کتێبەی من، ئەو کاری کە باوکم لەگەڵ جەستەی مرۆڤەکانە ئەیکرد، ئەم ڕۆمانەی منیش هەمان کار بۆ ڕۆحیان بکات. بە بۆچوونی من ئەمڕۆ لەو گیرگرفتە دەرونی و ڕۆحیانی کە مرۆڤایەتی تێکەوتووە، لەو کێشانەی کە پەیوەندیان بە ناوەی مرۆڤەوە هەیە، نەتەنها جەستەی، ئەمڕۆ ئەدەب باشترین پزیشک و باشترین دەرمانە. هیوادارم بتوانم لەم بەرنامەیە ئەوەیە کە بکرێیانی لە خزمەتانە ڕوونی کەمەوە. سێکە ئێمە ئەتوانین لە دوو ئاستەوە سەیری ئەم بابەتە بکەین، لە ئاستە جیهانیەکە و لە ئاستی ناوخۆی خۆشمان، نیشتمانی ئێمە کوردستان و نەتەوەی کورد. بۆچی ئێمە ئەبێ کلاسیکی خۆمان بخوێنەوە، بۆچی ئەبێ مەحوی بخوێنەوە، بۆچی ئەبێ نالی بخوێنەوە، بۆچی ئەوانە بخوێنەوە، و لە ئاستی جیهانیشا بۆچی ئەبێ مرۆڤایەتی خەریکی خوێندنەوەی ئەدەب بێ بە هەموو ژانەکانی وەجەنابەت ئاماژەت پێدا. سەرکە خەڵکی بە چەند هۆکاری جیاواز ئەدەب ئەخوێنێتەوە، هەیە لەبەر جوانی،
ئەوێ بێتاقەتە لەم دنیا ئاڵۆزێ ئەمڕۆ ئەو بێتاقەتی خۆش لە کۆڵ خۆی کاتەوە گوێ لە مۆسیقایە بگرێ دەقێکی ئەدەبی خوێنێتەوە سەرکە ئەمە تەنها تایبەت نییە بە ئەدەبەوە تەنانەت دەقە دینیەکانیش هەروە مامەڵیان لەگەڵاکە لەو چه پارچەیە مۆسیقا شەروە بێ بەڵێ هەر بە هەمان شێوەیە مەولەنا جەلالەدین ڕۆمی ئەڵێ هەنێک بۆیە قورئان خوێنەوە بۆ ئەی لە مەلە لە ڕزگاریان بێت قەستیان لە خوێندنەوەی کەلامی زولجەلال لابردنی مەلەلە هەشە بۆ ئەدەب وا مامەڵاکە یانی ئەوێ جوانی بمژێ جوانی وەرگێ هەر ئەوە بوو بە مەحوی وتی شعری مەحوی چییە؟ میوەی باشتە شعری میوەی باشتە یان جوانە باشە هەیە لەبەر جوانی ئەدەب خوێنێتەوە ئیتر ئەوە حەقی خۆیەتی یعنی ئەو مافێکە پێویستی پێێتی چێژ بەرێ ئەدەب ئەو جوانی تایە مۆسیقا و جوانی تایەکە ڕۆحی ئەو تێرکە با بڵین سەبارەت بە ئێمەی کورد ڕەنگە ئەدەب ئەخوێنینەوە لەبەر ئەوەی کە دەوڵەتمان نییە ئەم ئەدەبە کلاسیکەی کە هەمانە پێویستی بە پارێزگاری لێکردنە و شوناسی ئێمەیە هەیە لە ئاسە جیهانیەکەشە بۆ نمونە فەڕەنسیەک ڕەنگە ئەدەبی فەڕەنسی و ڕۆمانی فەڕەنسی بخوێنێتەوە لەبەر ئەوەی کە فەڕەنسیە ینی چۆن ئێمەی کورد لەبەر ئەوەی کە ئەدەبی خۆمان پارێزینەوە خوێنینەوە یەکێ لە هۆکارەکان ئەمەیە یەکی لە هۆکارەکان خەڵکی چاوەڕوانی گۆڕانکاری کۆمەڵایەتی هەیە لە ئەدەب بۆی ئەدەب خوێنێتەوە هەر ئەو بەیتە شعری مەحویکە خوێنتەوە کەسی وا هەیە کە چۆتە قوڵایی ئەدەبەوە ئەوێ هەرچەند من لە خوێنەوەکەی بەڕێزت لەگەڵ ڕەنگە من خلافێکم هەبێ ئەو کەسەی بە شۆخی نە بە شۆخی بە شۆخی یانی بە عشقی لەناو ئەدەبەکەیە وا ئەکا دنیای تاریکی خەڵکی ڕوون کاتەوە یانی دەورێکی گۆڕانکاری کۆمەڵایەتی بینێت هەیە چاوەڕوانی گۆڕانکاری کۆمەڵایەتی هەیە لە ئەدەب بۆیە ئەدەب خوێنێتەوە هەیە بۆ حکمت ئەگەڕێ حکمتەکانی ژیان لەناو ئەدەبا ئەوێ حکمتەکانی ژیان بدۆزێتەوە لە ئاسی جیهانی خەڵکێکی زۆر لەسەرەوە ئیشەکە فەیلسوفی بەناوبانگ ئالندو باتن کە گەڵێ جەماوەریترین فەیلسوفە لە دنیای ئێستا چونکە فەلسەفەی بردوتە ناو خەڵکیەوە یعنی کە ئەدەب خوێنێتەوە کتێبەکانی دەربارەی ئەدەب زۆرێکی بە شوێن حکمەتە ئاگەڕێ نە گۆڕاوەکانی ژیان چین گۆڕاوەکانی ژیان چین لای مەحوی ئێمە بۆ نمونە لای نالیشتی لەو بابەتە زۆرە ڕاست وانە ئەوەی کە مەحوی ئەڵێ غەڕامە بە دنیا چونکە دنیا سەباتی نییە جێگیری نییە یعنی ئەو پێمان ئەڵێ ئەمە حکمتێک لەم بوونا هەیە تۆ نابێت چاوەڕوانی جێگیری لە شتەکانی بگەدونە بکەیت چونکە تەنها ڕێسایەکە جێگیرە گۆڕانکاری بەسەرانایە ئەوەیە کە شتەکان ئەگۆڕێ ئەدەب فێری حکمت مەکە بە تایبەتی لە ئەدەبی پێشووترا و حەدیثی پێغەمبەری خواشە صلی الله عليه وسلم فەرمێ لە شیعرا حکمت هەیە کەواتە هەیە بۆیە ئەدەبیات ئەخوێنێتەوە بۆی حکمت وەرگێ بەڵام خوێندنەوەیەکی چوارەمی شەیە بە بۆچوونی من ئەم خوێندنەوەیە ئەمڕۆ ئێمە زۆر پێویستمان پێێتی مرۆڤایەتی پێویستی پێێتی هیوادارم بتوانم کە لەم چەند دقیقە لە خزمەت بەڕێستانم بتوانم ئەم خوێندنەوە چوارەمە لە خزمەتانە باس بکەم کە ئەدەب پزیشکە هەنێ دەرد هەیە دەردی قوڵی ئەم سەردەمەن بە ئەدەب لە بێ هیچ شتێکی تر چارەسەر ناکرێ وەک مەحویە فەرمی ئەطیبا دەوا ئەدەن باشە دەرمانی جەستە ئەدەن طەبیبی ئێمە طەبیبە کە نادا دەوا بە کەس بە دەرمانی خارجی هی ناکە چارەسەر ناکە بە دەرمانێکی تر ئەدەب چارەسەری دەردە قوڵەکانی ئێمەکە ینی خوێندنەوەی پزیشکیانە و دەرمانیانە بۆ ئەدەب ئێمە بە شوێن دەردە قوڵەکانی خۆمانە ئەگەڕین لەم سەردەما کە گیرۆدەین بەدەستیانەوە ئێمە لە دەرەوە پێویستیەکانمان لە سەردەمەکان لە پێشتر زۆرتر دابین بوون خواردنمانە جاران باشترە چەند سەدە لەمە پێشتر باسە جلوبەرەکانمان جوانترن ڕووناکیمان زۆرتر هەیە بەڵام شوێنانێکی تر هەیە ئەم سەردەمە نەیتوانیوە دەردی تایە دەرمانی بکە ئەبێ لە ڕێگەی ئەدەبەوە ئەوە دەرمانکەین بۆ ئەوەی کە ئەمە ڕوونکەمەوە جا نازانم فەرماشم بۆ ئەوەی ئەمە ڕوونکەمەوە سرکە شتێکی بەڵگەنەویستەوە ئازان هەموو کەسێک کە ینی حتا خوێنەواریشی دەبێ ئەم حەقەتە ئەزانێ مرۆڤ دوو جیهانی هەیە جیهانێکی بینراو لە بەرچاو کە جەستەیە و ئەوە لە بەرچاوە باشە و جیهانێکی نەبینراویش سرکە جیهانی بینراو نەخۆشەکەوێت و چاکە بێتەوە باشە جەستە دەرمانی هەیە با بڵێن پزیشکی خەریکی ئەوەیە بەڵام جیهانە نەبینراوەکەی ئێمە ڕاستیەکە وەکەڵێ دەردە قوڵەکەی ئێمە لەو جیهانایە جیهانێکە بە ئەگەر وا بڵێن خواستەیەک لە ئەدەبیاتی بوزاییەوە وەرگرم
جیهانێک کە لەو جیهانە ئێمە وهم بە حقیقەتە بینین. محوی گوتنی ئێمە وهم زەدەین باشە ئەی وهم زەدە بخۆی ئەڵێ باشە ئێمە لەوێ بە زاراوەی نالی و محویش ئەحوەلین باشە شتێک حقیقەتە حقیقەت لە شوێنێکی ترە یعنی وهمێک بۆ خۆمان دروستەکەین. هەر ئەوە نییە وهمێک لە قوڵایی ئێمە بوونی هەیە جیهانێکی وهماوی بۆ خۆمان دروستەکەین بەڵکو کاری لەسەر ئەو وهمە بیناکەین یعنی لەسەر ئەساسی ئەو وهمەش کارەکەین. کاتێک کە وهمەکە وەرچەرخان مەحوی ناوێنێ سەراب وهمەکە سەرابەکە ئەوە نووسیتانە هیدەکە هەیە باشە وهمەکە بە ئاوی تێگەین دنیا کەچی سەرابە یعنی ئەو وهمەیە باشە کاتێک کە کار لەسەر ئەو وهمە دروستەکەی ئەیکەی بەکردە ستایلێک لە ژیان لەسەر ئەوە دروستەکەی ئەبێتە غەفڵەت منی غەفڵەت زەدە هێشتا خەریکی مەسەلەی دەورم باشە ئەمە دەردە قوڵەکەی ئێمەیە. زۆر باش ئەم دەردە بە بۆچوونی من بە ئەدەب نەبێت چارەسەر ناکرێت. مەولانا جەلالەدین ڕومی باسی دوودانە سەحەت ئەکا حسی دنیا نەردەبانی ئینجان حسی دینی نەردەبانی ئاسمان کە باس لەوە ئەکا کە ئەم دوو حیسە ئەم دوو هەستە هەردووشان نەخۆش ئەکەون هەردووشان پێویستیان بۆ هەیە پزیشک ڕوویان تێ بکا بەڵام ئەڵێ صحەتی ئینحیس بجوئید ئەستەبیب صحەتی ئەنحیس بجوئید ئەسحەبیب. منەمێ پرسیارەکە لەما کورتکەمەوە ئەدەب کامیانە دەردە ینی فسیۆلۆجیەکانمان چارەسەرەکە یان دەردە ڕۆحیەکانمان چونکە هەردووشان بەڕاستی وەکۆڵێ تێکەڵکێشی یەک حاڵەتن. بابەتی بایۆلۆجی و جەستەیی و فسیۆلۆجیەکە بە زاراوی بەڕێزت ئەدەب هیچ کارێکی بەسەرەوە نیە. باش شفای ئەمە لای تەبیبە لای حەبیب نییە لای حەبیب نییە. ئەوەی کە ئەدەب کاری لەگەڵاکە کە هەر ئەدەب بۆ نمونە کەسێکی وەکو مەحوی کە شەرەکانی مەحویت خوێندەوە پێی وایە دەردە قوڵەکە لەوێایە ڕاستی شەکە ئەوە ئیشی ئەدەبە ئەوە ئیشی کتێبە ئەوە ئیشی کتێبە پیرۆزەکانە ئەدەب موسەکین نییە لە با پێت بڵم باشە سێرکە ئەدەب ئەوێ لایەنی دەرونی مرۆڤ چارەسەر بکە باشە نەک هەر ئەدەب دینیش وایە کتێبە پیرۆزەکانی دینەکانیش وایە ئەی تۆ نەتخوێنتەوە لە قورئان شفایە شفای ئەو دیوە دەرونیە قوڵەیە بۆ چونکە بە تایبەتی ئەدەبی کلاسیک ئەدیبە گەورەکانی مرۆڤایەتی لەوانش ئەدیبە گەورەکانی ئێمە باوەڕیان وایە دەردە قوڵەکە لە دەروونایە دەردە دەرەکیەکان پاشخانی ئەو دەردە قوڵەن هەموو کێشەکانی ئێمە لەو دەردە قوڵەوە دروستە بن. سێرکە هەم ئەدەبی ئێمە لە بوزاو هێنام لە دینی ئیسلامیشا بە هەمان شێوەیە سێرکە ئێمە کاتێک لە ناخەوە وەهمێک بۆ خۆمان دروستەکەین و بینا لەسەر ئەم وەهمە ئەکەین ئیدی لە ڕەفتارمانە دەرەکەوێت لە مامەڵەمانە دەرەکەوێت. سێرکە ئەو شعرە جوانەی مەولانا کە ئەڵێ چی می گوریزان ئەس خودی دەربی خودی لە خودیان و ڕاکەن بۆ بێخودی بە دووشت بە دووشتی بە مەستبوون بە مەستی یا بێشغل ئەی مهتەدی. ئەو خەڵکی کە ئێستا خۆی مەستەکە دیاردی خواردنەوەی ئەلکحولیەکان مادە سڕکەرەکان با بڵین حتا ئەو کارانەی ئێمە مرۆڤایەتی خەریکێتی ئەمە چییە؟ دەرەنجامی ئەو وەهمە قوڵەیە کە لە ناخیانە دروستیان ینی لە بەنگ ئەم بە گیانە چی دەبینن خۆ لە خۆ گۆڕان بڵێتەوە. ئەزانی ئێمە ئەبێ بۆ ئەوەی چارەسەری ئەم نەخۆشی خۆمان بکەین ئەبێ دوو کار ئەنجام بین. یەک ئەو وەهمە لە دڵمانە دەرکەین لە ناخمانە دووەم ئەمە پێوتێت تەخلیە لە تەسەوف عرفان باشە ئەم وەهمە دەرەکەین بەشی دنیا دەرەکەی منی باشە دنیا زەدەی یا هەر مەحی خواڵێت دەردی دنیا باشە لە دڵی خۆت دەری ئەەکەی اینجا دوایی ئەوەی کەوتت بە داغی عشق پڕیەکەیتەوە گەرم و گوڕە بێ بە بۆچوونی من دایکی هەموو نەخۆشیەکانی ئەمڕۆی مرۆڤایەتی ئامێ ئێمە لە ناخمانە پڕمان کردووە لە وەهمێک و ئەزاین بەختەوەری بەو شتە ڕووکەشانەیە لە دینی ئیسلامە ئەم وەهمە بێتە سێشت باشە ئەبێتە چوارشت ئەمە چوارشتا ئێمە وا ئەکا حەقیقەت نەبینین باشە یەکیان نەفسە
کە مەحوی زۆر باش نفسی ئەمارە باسەکە باشە دومیان هەوا و حەزە ئەزانی ئێستا سەرکردەکانی جیهان چیەکەن هەوا و حەزیان چیانەکە باشە ئەو وەهمەیە وازان بەختەوری لەوایە باشە سێهەمیان دنیاە ژمارەکانم زۆر کەم پارەکانم زۆر کەم بڕوانامەکانم زۆر کەم شوێن کەوتوکانم زۆر کەم باشە چوارەمیان شەیتانە ئەم چوارشتە حقیقت لە ئێمە ئەشێنن تاومانەدەن باشە مەحوی ناویانێ چی عەتەش تینومانەکەن بە وەهم هەر العەتەش بەکارێنێ خۆی العەتەش تینومانەکەن بە وەهم پڕمانەکەن سەراب و ئەوانە ئەو ئەم بابەتانەیە ئەزانی شەڕەکان ئەرێرەوەیە بابەتەکە حەقەت نییە خەیاڵە ئەوەی کە مەولەنا ئاڵێ لە خەیاڵیانە ئەس خەیاڵشانە لە خەیاڵیانە چی جەنگشان و سڵحشان باشە ئەوەی کە مەولەوی خۆمان مەولەوی شاعرە فەرمێ ماسیوای تۆ لە دڵم دەربکە هەتا لە دەستی شومی خەیاڵم ڕزگار بکە خەیاڵ و وەهم مرۆڤەکان لە خەیاڵاژین بەهۆی ئەو خەیاڵەوە من مهمم من ئەوەم ئەو خەیاڵە بۆ خۆی دروست کردووە ئیتر هەموو دەردەکان دەدەوە دەرچاو بەڵام ئەدەب ئەمە چارەسەرەکە بەڵام چۆن چارەسەری ئەکا ئێستا مەسەلەن بۆ نمونەوە کۆی کە جەنابەت باس فەرموو حتا مەحفیل لە جێگەیەکا باسیەکا کە حوبی ماسیوا دەرکاوەکو لە بتخانە چۆن ینی هەر بەڕاستی ئەمە خۆی جۆرێکە جا ئیشارەت بەوە شکات تەوحید جاری وایە ئێمە مەسەلەن باز لە تەوحید دەکەین بەڵام لەناو بتخانەیە ینی بەجددیەوە خەریکین بتە ئەگەر دڵت پڕ بوو لە خەڵکو خوا ئیتر بە هەزار سەڵێ ئیاکە نعبد وإياك نستعين تاو بەحوی واڵێ بەتەکەد دەم پڕ بێ لە ئیاکەوە ئیاکە چۆن من ئەم وەهمە ینی یاخە قسەکە لەسەر ئەمایە چۆن ئەم وەهمە بەڕاستی من وەکۆڵێ تێبگەم لەوەی کە وەهمە حەقیقەت نییە ئەمە زۆر مهمە چونکە ئێمە جاری وا هەیە ئەم دەقە شعریە جەنابەت جوان پێپۆلێنە کرد لە سەرەتایەکە هەندێکی زۆرمان مەسەلەن بۆ خۆشی ئەم مەسەلەن دەقە شعریان خۆشە بەلایەوە من هەندێک جار برادر هەبووە لەوە چێ بە منی وتبێتی مامۆسا من بەڕاستی کاتێکە مەزبووم گوێم لە شعرێکی تۆ گرتووە نەیتر وەکۆڵێ مەسی پێبەخشی و وەهمەکەی و مستەکەی قوڵتر بووەوە چۆن لەمە تێبگەێنم کە ئەمە وەهمە و چۆنیش بڕۆمە سەر ئەو بابەتەی کە بە حەقیقەت من ئەم قسەیەکەم ئەوەی کە بەڕاستی دەقیشی ئەدەبی دەوری خۆی ئەبینێ لە کاتێکە ئینسان برسیە لە حاڵەتی فسیۆلۆجیا ئەبێ شعرێکی ئەدەبی برسێتەکەی بەچی چارەسەر بکە یان مەسەلەن ترسێکی گەورە لەوەی کە مەسەلەن نیشتیمانی وڵاتی چوزانم یەک دنیاشت ئەوە خەریکەکەوێتە ژێر هەڕەشەیەک و هەیمەنەیەکی زۆر ترسناکی گەورە ئەدەب لێرا چۆن ئەتوانێت ئەم ترسە بڕێنێتەوە چکە هەندێک پیان وایە ئەدەب تەنها لەم حاڵەتانە ڕۆڵی موسەکینێک وەکۆڵێ ئازار شتێنێگە بینێ کە لەوە زیاتری شتێکی تر نییە بەڵام بۆ چوونەکەی جەنابەت زۆر بەلای منەوە جێی بایەخ بوو کە نەخێر ئەتوانێت زۆر ڕۆڵی تریش ببینێ غەزەلێکی مەحوی ئەخوێنمەوە و بۆ وەڵامەکەی دێمەوە خزمەتی جەنابەت خاکێکم بەسەر مامەوە تاک بەلێو ئاهوو بە چاو ئەشک و بەسەر خاک بە دوویا وێڵم و ئەشکمە پرسێ لە هەر دار و دیارێ ئەینە سەلماک جگەر دەبڕێ دڵڕفێنێت و دەڕوا چ بێ مروت چ بێ پەروا چ بێ باک کە کوژرا شاهی عالی جاهی عشقا هەتا سەیدت نەکەن ناگەیتە فتراک بە خەنجەر دڵمی لە دلت کرد کە بێ ئۆف وتی خۆوا خراپ و دڵ وەها چاک نیساری خاکی ڕێگەت جانە فەرمووی چە نسبەت خاکرا با عالەمێ پاک گوڵاو ئاگراوە بادام شەو تەرەب ناکەمەی و ساقی غەزەبناک وتم عیشقا گری گرتە وجودم وتی هەر بابەتی سووتانە خاشاک لە دڵدا خەڵک و خوا بوو فایدەی چی کە دەم پڕ بێ لە ئیاکەوە ئیاک دەزانی جیفەیە دنیا دەحەیفە دەزانی جیفەیە دنیا دەحەیفە وەکو سەگ ئەم شەڕ و شۆڕە لەسەر لاک خدا تۆ لاگری لەولا کە مەحوی
بەجاهی پادشاهی تەختی لەولا. بەڵێ مامۆساگیان ئەو پرسیارم لە خزمەت تا پێش غەزەلەکە کرد و وەڵامەکەیمان دانا بۆ دوای خوێندنەوەی بابەت غەزەلەکە. بەڵێ سەکە بابەتێکی گرنگ لە ئەدەبا هەیە بە شێوەیەکی گشتی با هونەریشی بخێنە پاڵ کە زۆر گرنگە بە وەڵامی ئەو پرسیارەی بەڕێزت. حەدیثێکی پێغەمبەر هەیە صلی الله علیه وسلم فەرمێ لەیسە المخبر کالمعاین. ئەو کەسەی خەبەری شتێکی ئەدرێتێ وەک ئەو کەسە نییە کە لە شتەکە ئاژی. باشە؟ فارسەکەش ئەڵێتی ئەز مقلد تا محقق فەرق خاص. کەسێ لاسایی شتێکە کاتەوە وەک ئەو کەسە نییە کە خۆی شتەکەی بەسەرا هاتووە. کار کەس بۆ خەبەرچوو بێ خەبەر کەوت. ئەوەی بۆ خەبەرچوو بێ خەبەر کەوت. مەبەستەکە ئەوەیە ئەزانی پزیشێکی دان کە خەریکی دانێکە چارەسەریەکە دانێک کە ئازاری هەیە لە ڕووکەشا چارەسەری ئینەکاکە دانەکاکە بەڵام ئازارەکە لای خاوەندانەکەیە. بە دڵنیاییەوە پزیشکەکە تەنها لەگەڵ ڕووکەشی دانەکە مامەڵەکە. ئەزمموی ئازارەکە لای خاوەندانەکەی کە دانی ئازاری دەردەدارەکەیە. ئەزانی هیچ ڕێگەیەکمان نییە دەردی ڕاستەقیمان پێ بڵێ ئەدەب نەبێت. یعنی هەموو ئەوانەی تر تەنها بۆمان ئەپێون ئەوە مەترا ئەوە ئەوەیە ئەوە ئەوەیە. ئەوەی ئەزمموی ڕاستەقینەیە ئەزممونەکە مەحوی داخەکە لە شعرەکەیتەوە شعرەکەیەتی. ئێمە ڕێگەیەکی ترمان نییە بۆ ئەوەی ئەزمموی حەقیقەت بکەین وەکو خۆی تەنها لە ڕێگەی ئەدەبەوە نەبێت. یعنی من ئەتوانم راپۆرتە دەربارەی کەسێک دایکێکە کوڕەکەی شەهید بووە نەقڵ بکەم بەڵام ئەوە ئەدەبە ئەچێتە ناو دڵی ئەو دایکەوە کڕوزەی جەرگی کاتە دەرەوە ئەزمونە ڕاستەقینەکە پیشانەدا. ئەلێرایە ئەدەب هاو ئەزمموی ئاینە هاو ئەزمموی عیرفانە. ئەی نامینی عارفە گەورەکان هەمویان ئەدیب و شاعیر بوون. ئەزانی چۆن چارەسەری دەردەکەمانەکە چونکە لە هەموو کەس باشتر ئەتوانێت تەشخیصی دەردەکە بکە. ئەتوانێت پێمان پیشان با کە چ دەردێکە. یعنی ئێستا من لە جادەیەکە ڕۆم کەسێ برسیەتی من تەنها ڕووکەشیە بینم نازانم لە ناخیا چی هەیە. بەڵام کاتێک ئەمە بێتە بەشێک لە ڕۆمانێک کاتە بێتە بەشێک لە چیرۆکێک دیوی ئەو دیوی تەنها لە دەرەوە نبینم هەچمە ناوەوە دیوە نەبینراوەکەی بوون. آخر یەکێ لە جیاوازەکانی من و تۆی مرۆڤ لەگەڵ ئاژەڵێک ئەوەیە. جیاوازی من و تۆی مرۆڤ لەگەڵ بەردێکە لەگەڵ شتێکی با بڵێن مردووە ئەوەیە بەردەکە تەنها یەک دیوی هەیە. ئێمە ناوەمان هەیە و دەرەوەمان هەیە. هەر ئەوە نییە ناوەمان هەیە و دەرەوەمان هەیە دەروونمان هەیە و دەرەوەمان هەیە. کێشە سەرەکانی ئێمە لە ناوەمان. هەر کاتێک ئەو ناوە حەقەت تیاجێ نەبووە بەوە ئەزمونکردن حەقەتی ڕاستەقینە بناسی ئیتر بە وەهم پڕە بێتەوە. ئیتر دەرەنجامەکانی ئەمەیە هەر ئەو شعرەی کە وتت ئەزانین بۆچی ئەمڕۆ مرۆڤایەتی بەربووەتە یەکتر هەر بە خەیاڵ لەسەر خەیاڵ ئەزانی جیفەیە دنیا شەڕ و شۆڕیان لەسەرەوە. بۆچی مرۆڤەکان تەماڵن ئێستا لەسەر ئەساسی ئەو وەهمە. بۆچی مرۆڤەکان غەیبەتی یەکترەکەن بۆچی لە دژی یەکترن بۆچی نەتەوەیەکی تر پاک بکاتەوە نەیهێڵێ بەو خەیاڵە لە خەیاڵ یان مەولە ناگوتنی شەڕەکانیان و سڵحەکانیشیان کەسرەتە کاتێکە ڕوو لە کەسرەتەکەی تر کەسرەتەکە بێ بەوە چییە ئەو وەهمە وەرە چرخێنێ بۆ ئەزمونێکی ڕاستەقینە ئەمە لە دینا پێوتێ زیکر فکر و زیکر فکر بۆ لابرنی وەهمەکەیە بۆ پێگەینەوەی کە شعرەکەی مەحوی تێگەیشتن نە معلومات تەنها دیوی دەرەواڵێت ئێستا زانست تەنها دیوی زانیاری دەرەوەمانەیاتێ بەڵام ئەوەی پێمان ئەگەێنێ و تێمان ئەگەێنێ تێگەیشتن جیاوازە غەفڵتمان ناهێڵێ بریتێ لە ئەدەب بریتێ لە کتێبەکانی ئەدەب کتێبە گەورە جیهانیەکانی ئەدەب بۆیە مرۆڤ ناژی ئەگەر ئەو کتێبە گەورانی نەخوێن بێتەوە کەواتە بابەتەکە بریتێ لەوەی کە ئەدەب جیهان وەک خۆی جیهانی نەبینرا وەک خۆی پێمان پیشاندا چونکە پێمان ئەچەژێنێ. سوپاسەکەم دکتۆریان خۆشحاڵ بووم کە ئەم دەرفەتە لە خزمەتتا بووم بەڵام قوڵی بابەتەکە وای کرد کە ئێمە بتوانین لە ئەڵقەی داهاتووە بە تێر و تەسەلی بۆسینە سەری و باسی بکەین. سوپاس جاریشتر سوپاس بۆ ئێوەی خۆشەویست و ئازیزیش بینەرانی ئەزیز تا بە گەیشتنەوەیکی تێر هەمولایە بەخوا سپێرم خواتان لەگەڵ
ماڵتانەوە.